سیر کە تۆ مەسەلەن ئێستا ئێمە پێویستمان بە چێ لە وڵاتی خۆمان پێویستمان بە سیستەمێکی حکومڕانی تەدروستە پێویستمان بەوەی عەدالەت هەبێ دادپەروەری هەبێ پێویستمان بەوەیە کە حکومڕانێکمان هەبێ خزمەتگوزارێکی باشی ئەم خەڵکە بێت پێویستمان بەوەیە دەسەڵاتێکمان هەبێت لە خۆمانەوە بێ و بۆ خۆمان بێت هەستکەی خزمەت دەکا لە خزمەتتدایە چ کێشەمان لەگەڵ دەسەڵاتێکەیە ئەگەر خزمەتت کە چ کێشت لەگەڵ دەسەڵاتێکی گەر عەدالەت پەیڕەوکە چ کێشت لەگەڵ دەسەڵاتێکی گەر ستەمت لێ نەکا نیمانە ئێمە زۆر جار کۆمەڵی ئیسلامی من لێرە پێویست ئەو بڵێم وتمانە کاکە والله ئێمە خیتابمان گوتارمان لە ساڵانی ڕابردوودا لە ئێستادا کێشە نییە لەگەڵ هیچ هێزێکی سیاسی کێشەیە لەگەڵ زوڵم ئەگەر ستەم هەبوو تۆ نابێ بێدەنگ بی ئەگەر دادپەروەری هەبوو دەستخۆشیەکەین ئەگەر حکومڕانیەکی تەندروست هەبوو ئێمە دەستخۆشیەکەین ئەگەر گەندەڵی هەبوو چۆن نەبێ بێدەنگ بی ئەگەر فەسادی هەبوو چۆن نەبێ بێدەنگ بی ئەی باش ئەگەر هەموو خەڵکی بێدەنگ بن بەرامبەر فەساد چییە قەومێت ئیسلاحی سیاسی خۆ دوژمنایەتی و ڕوبەڕووبەنەوە نییە بەڕێزان بریتە لەوەی کە ئینسان ئەرچێکە لەسرم من لە مەجای چاکسازی سیاسی لە مەجای ئەو دەسەڵاتە ئێمە حەق بڵین لە شوێنی خۆی خۆ نابێ من لەسەر گوتنی حەق سزا بدرێم خۆ گەر سزا بدرێم قبوڵمە پەیامی پێغەمبەران و ئیسلام هات تاک فێری ئەم وشیاریەکە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە هەمومان کەسمان کۆیلە نین نابێ ئینسان ئەبێ ئێمە دەست لەسەر سنگ بین تەنها بەرامبەر زاتێک کە خەڵقی کردوین ئەبێ سەرمان نەوی بێ بۆ زاتێک کە خەڵقی کردوین ئەبێ کڕنۆش تەنها بەرین بۆ زاتێک کە خەڵقی کردوین ئەوانی ترۆکو ئێمە ئینسانن ئەبێ لە بەرامبەریاندا ئازابین لە هەر کوێ بین قسەی خۆمان بەڕەوانی بکەین ئەمە چاکسازیە لە بواری کۆمەڵایەتی تاکێکی ئازا و ئازاد وشیار هەست تێگەیشتوو لەوەی کە ئەویش تاکێکی ئەو کۆمەلگایە و بەرپرسیارەتی هەیە ئێوە بفەرمونون زۆربەی زۆری کۆمەلگا پێشکەوتوەکانی دنیا ئەوانن کە تاکەکانیان ئاوا وشیارن تاکی وشارن ئەمە مانای ئەوە نییە ڕێز لە گەورەکان نەگرین مانای ئەوە نییە سنوور تێک بشکێنین مانای ئەوە نییە حکومڕان ڕێزی خۆی نەبێ مانای ئەوە نییە دەسەڵاتدارێک کە لەسەر حەق بوو حورمەتی نەگری بەس مانای ئەوەیە دەسەڵاتدارێکیش کە ناحەق بوو کە زوڵمی کرد ڕاستی کێوە